سڵاو، من ناوم شانیایە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیەوە لەگەڵتانم لە کۆلێجی پەرستاری. لە ڤیدیۆ ئەمڕۆمانە باسی پرۆسەی دانانی کانۆلاتان بۆکەم کانۆلیشن. کانۆلا تیوبێکی پلاستیکیە کە لە خوێنهێنەرا دانرێت بۆ پێدانی دەرمان و فلود و هەروەها لە گواستنەوەی خوێندا. ئێستا دەسەکەین بە خۆناساندن و هەروەها حازرکردنی ئەو کەلوپەلانەی کە پێویستمانە لە کاتی پرۆسیجەرەکە. لە هەنگاوی دواترا ئەو کەلوپەلانەی کە هەمانە پێتان ئەناسێنم، جەڵی ئەلکۆلیمانەوێت بۆ پاکردنەوەی دەستەکانمان و هەروەها دەستکێشی نەنسیراڵمانەوێت بۆی کە خوێنی نەخۆشەکە بەردەستمان نەکەوێت و هەروەها تۆڕنیکانمانەوێت بۆی کە ڤێنی کەسەکە بە جوانی دەربکەوێت، ئەلکۆلپادمانەوێت بۆی کە پێستی نەخۆشەکەی پێپاک بکەینەوە و چەند قیاسێکی جیاواز لە کانۆلامانەوێت بەپێی ڤێنی کەسەکە ئەگۆڕێت و هەروەها بەپێی ئەو دەرمانانی کە وەری ئەگرێت. پلاستەری کانۆلامان هەیە بۆی کانۆلاکەی پێسا بکەین و هەروەها دیسڵوۆتەر و سرنجێکی پێنسیسیمانەوێت بۆی کە چێکی کانۆلاکەی پێ بکەین کە ئایا مەزبوطە یاخودنا و هەروەها سێفتی بۆکسمانەوێت بۆ ئەوەی کەنی دڵی کانۆلاکەی تێ بکەین. سڵاو لەبێ خاتونگیان، بەیان عومەر شەریف، تەواوە ناوەکەت ناویسیانیت زۆر باشە. خاتونگیان پەرستارم لێرە، ناوم شانیایە، کانۆلات بۆ دانم، ئینشەڵا بۆی کە دەرمانەکانە بۆ مەزبوطی وەرگریت و ئینشەڵا بێ بە شیفاو. سپاس دەکەم. پێشوەی کانۆلا بۆ نەخۆشەکە دابنین پێویستەکە چێکی کانۆلاکە بکەینەوانە و بزانین ئایا کانۆلاکە هیچ کێشەیەکی تایە یاخودنا. بەم شێوازە باڵەکان یەکەینەوە و چێکەکەین کانۆلاکەمان مەزبوطە. کە چونە لای نەخۆشەکە سەری هەردوو دەستی نەخۆشەکە ئەکەین، بزانین هیچ ناتەواویەکی تیان نیە و دواتر پرسیار لە نەخۆشەکە ئەکەین کە ئایا نەشتەرگەری لابردنی سنگی بۆ کراوە یاخودنا. کە سەری ڤێنەکانیمان کرد، کام ڤێنەی زانیمان بەچاو ئەبینین و ڕێک و باشە ئەو ڤێنەی بۆ هەڵەبژێرین. ئێمە ئەم دەستەی هەڵەبژێرین و دووبارە چێکی ئەکەینەوە. ئەم ڤێنەمان پێ باشە. دواتر 4-5 سەر و ئەو شوێنەی کە ئەمانەوە کانۆلاکەی بۆ دانین تۆڕنیکاکە ئەبەستین. نابێت تۆڕنیکاکە زۆر پێوەی بێ، 1 بۆ 2 دقە ستانداردە و هەروە بە نەخۆشەکاڵین دەست بنوقێنە و بیکەرەوە. دواتر ئەلکۆلپاد بەکارێنین بۆ پاکردنەوەی پێستی نەخۆشەکە. بە نەخۆشەکاڵین دەستی کەرەوە بەم شێوە. دوو شێوازی پاکردنەوەمان هەیە، یەکەم بە شێوەی سێرکڵی بەتونی بەم شێوەیە و شێوازی کەمان هەیە کە ئەو بە شێوەی لاینێکی ڕێکە. کە چێکی ڤێنی نەخۆشەکەمان کرد، گێجی 24مان بۆ نەخۆشەکە هەڵبژارد بەپێی ڤێنی کەسەکە. ئەگەر دیقەت بین ئێمە ئابەم شێوەش دەتوانین قیاسی بکەین و لە کانۆلا فلاشباک چامپەرمان هەیە. ئەگەر دیقەت بین لێرە بڵەدەکە دیارە و تۆزێک نیدڵەکەینی نەدواوە و پلاستیکەکە ئەنێرین بەم شێوەیە و تۆڕنیکاکە ئەکەینەوە. و باڵەکانمان پێشتر کردە بۆوانە بە باشتر ئەکەینەوانی و پلاستەری کانۆلاکە کە پێشتر ناوی خۆمان لەسەر نووسیوە و لەگەڵ کاتەکەیە بەم شێوەیە. ئەگەر گڵۆڤسمان لە دەستانە بێ باشترە بۆ ئەوەی ئیزعاج نەبین لە کاتی سابتکردنی پلاستەرەکەیە و بەم شێوازە سابتی ئەکەین. دەیت و تایممان لەسەر نووسیوە لەگەڵ ناوی خۆمانە. بۆ چێکردنی کانۆلای نەخۆشەکە ئێمە دیسڵۆتەر بەکارێنین کە لە سەرەتای ڤیدیۆکەیە باسمان کرد. بەم شێوازە لەم پۆرتەوە ئێمە فلاشینگ ئەکەین و چێکی کانۆلاکە ئەکەین. ئێمە 2 سیسیمان بۆ داناوەکە داغڵی بکەین. بەم شێوازە هێواش هێواش بۆی داغڵەکەین و بە نەخۆشەکە ئەڵێن ئایا ئازارە هەیە؟ ئازارە دایگیان؟ تا کەواتە بەم شێوازە زانین کانۆلاکەمان مەزبوطە و هیچ کێشەیەکی نیە و پۆرتەکەدا ئەخێنەوانە. کانۆلایەکی سەرکەوتومان داناوە و ماوەی مانەوەی کانۆلا 72 ساعتە. بە نەخۆشەکاڵێن کە دەستی نەجوڵێنێت، دایگیان دەستە نەجوڵێنی و عەزێتی دەستنێت و دەستیش زۆر تۆڕنەکەی بۆی کانۆلاکە و باشی بمێنێتەوانە بە شفا و بە دایگیان دەستی دانی عەزێت نەبێت. دوای ئەوەی کە کانۆلاکەمان دانا، پاش ماوەی کانۆلاکە فرەئین نیدڵەکە ئەخەینە سێفتی بۆکسەوە و هەروەها ئەو پارچانەی کە بڵەدی پێوەیە واتە خوێنی نەخۆشەکەی پێوەیە ئەخەینە تەنەکە خۆڵی زەردەوە کە لە خەسخانەکانە ئاماژێ بۆ
ئەو کەلوپەلانەی کە بڵەدی نەخۆش و فلودی نەخۆشیان پێوەیە بەم شێوازە گڵۆفسەکەمان لابێن بەم شێوازە نابێ خەنەکە بچێت لە دەستمانەوە دووبارە فڕێین و هەروەها دەستمان پاک ئەکەینەوانێ لە کاتی لابردنی کانۆلاکەیە کە چین بۆ لای نەخۆشەکە بە نەخۆشەکەڵین ئێستا باشتریت دەرمانەکانە تەواو بوو و دڵنیاکەینەوە کە دەرمانەکانی تەواو بووە و دواتر پلاستەرەکەی هێواش بۆ لا ئەبین دەست ئەخینە سەر کانۆلاکە بووە کە عەزیەتی نەخۆشەکە نەبێت لە کاتی لابردنی پلاستەرەکە بەم شێوازە و هەروەها لۆکە بەکارەهێنین و بە نەخۆشەکە ئەڵێن بەتونی دەست خاتە سەر لۆکەکە بە شفا و بێدایەگیان بەم شێوەیە گڵۆفسەکەمان لابین لە دوای ئەوەی کە کانۆلاکەمان لابرد و هەروەها دووبارە دەستمان پاکەکەینەوە ئەمەی کە لە ڤیدۆکەیە بینیتان شێوازی زانستی دانانی کانۆلا بوو هیوادارم سوودتان لێ بینی بێت